یعنی ساگەر باسی یەکەم فڕۆکەوان بکەین ئێریچ هارتمان بەڵێ زۆر ناوی ئەوە هێنرێ هارتمان آخر ڕقم قیاسی بنەوە ئەوەیە ئیتر فڕۆکەوان نییە لە دنیاە لە پێشەونە لە دوای ئەو چەندێک شەڕ ڕووی داوە جەنگ کەس نەیتوانیوە بگاتە ئەو ژمارەوە کەسیش ناگاتە ئەو ژمارەیە ئێریچ هارتمان تەمەنی 18 ساڵ بوو کە چوە شەڕەوە بڵین لە دووەم ساڵی شەڕە بەشداری شەڕی کرد ئێریچ هارتمان لە یەکەم فرینی هەڵەیەکی زۆر گەورەی کرد خەریک بوو بکەوێتە خوارەوە ئەگەر لیدەرەکە نەبووایە نمبەر 1 کە فریایی کەوت و لێی تووڕە بوو تۆچیەکەی بەڵام دوایەوە فڕۆکەوانێکی سەیری لێ دەرچوو ئێریچ هارتمان توانی لە ماوەی 2 ساڵە 352 فڕۆکەی بەریتانی و ئەمریکی و کەنەدی و سۆڤێتی بخاتە خوارەوە بەتەنیا 352 فڕۆک ڕقمێکی خەیاڵیە بۆیە سۆڤێت ناوی نابوو شەیتانی فڕۆک شەیتان بەڵێ چونکە ئەو فڕۆکەکەی ڕەششی بۆیە کردبوو بۆی فڕۆکەوانی دژمن بیناسنەوە ئەوە منم ئەوە نەبوو بڵێ لەناو فڕۆکەیە بزر بێ زۆر شەڕیشی بەتەنیا کردووە هەتاکو کەوتووەتە خوارەوە ینی بڵێ ئێریچ هارتمانیان نەخستە خوارەوە نەخێر سۆڤێتیەکان جارێکی بە 11 فڕۆکە لێی ئاڵان لیاندا خستیانە خوارەوە بەڵام نەجاتی بوو بە پەرەشوت و گەڕایەوە جارێتر سوار فڕۆکە بوو کەوتەوە شەڕ ئێریچ هارتمان زۆری فڕۆکەکانی کە خستە خوارەوە بڵێ لە دەوری 1970 لە جەبهەی سۆڤێت بوو 1930 ڕۆژە ئەوە بوو بەرامبەر بە بەریتانیا و ئەوانە و جەنگی جیهانی دووەم کۆتایی پێهاتی ئێریچ هارتمان هەر نەکوژرا بوو هەر شەڕێ کرد بە فڕۆکە دوایەوە کەوتە دیل بەدەستی سۆڤێتەوە ئەوانیش 10 ساڵ زیندانیان کرد دوای 10 ساڵەکە بەریاندا و کۆتایی لە ئەمریکا نازانم ساڵی 89 بوو 90 بوو کۆچی دوایی کردە و زەلامە ئێریچ هارتمان جگەلەوە تۆ فڕۆکەوانێترت هەیە فێڵهاڵم باتس فڕۆکەوانێتریشت هەیە 301 خستە خوارەوە باتس ئەوەی سیر بوو 200 فڕۆکەی خستە خوارەوە بەڵام لە یەک شەڕێکە لێ کاتە توانی سێ B-17 بخاتە خوارەوە لە یەک کاتە مەبەست چییە لەوە لە یەک شەڕێکە ینی لێک کاتێکە کەوتە شەڕ ئەمەی خز سوڕایەوە بۆ ئەوە سوڕایەوە بۆ ئەوە تۆ لە بیرت نەچێ B-17 کە ئەم قاسیفانە ئەفرن بۆمبارمان فڕۆکەی جەنگیان لەگەڵایە مۆستانگیان لەگەڵایە بۆی ئەمانە بپارێزن ئەماکەوێتە شەڕ لەگەڵ ئەو فڕۆکەیە و ئەبێ ئەوەش بخاتە خوارەوە دوایەوە تۆ B-17 ئەگەر سەیریکەی لە پشتەوە دۆشکەی پێوەیە لە تەنیشتەکانیەوە پێوێتی لە بانەوە پێێتی لە بنەوەش ئنجاش لە پێشەوە یعنیوە نییە B-17 پێت بڵێ وەرە بە ئاسانی لێم دەناوی شەڕەکاتەنەوەیش فڕۆکە خاتە خوارەوە جامەی سیربوو لەم شەڕەیە توانی جگەل لەوەی کە فایتەرەکان ئەمانی شەڕی ئاسمانەکەن لە جۆری B-51 مۆستانگ ئەوانە بخاتە خوارەوە سێدانەی قاسیفاتی ستراتیژی خستە خوارەوە.